من هاوڵاتی ڕێکار نەبی خەڵکی گوندی بێنوریامە ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵە ئەویشەی دەکەم دوایەوەی زانکۆم تەواو کرد هیچی شێک نەبوو بۆیە پەنام بردەبەر ئەویشەی بەهۆی ئەو خواستەی کە هەمە ئەو خواستەی کە بۆ ئیشەکە هەمە وای کردیا یعنی ڕۆژانە بێمە ناویان ئەو مریشکان وەڵا جوچکە هەیە لە مەفقەزم کڕین لە لای مەتیقی ئاکرێ لەوێ مەفقەز تایبەت بە مریشکەی هەیە بە جوچکەی بە کچکەیم کڕی لە یەک ڕۆژی هینام لێرە بەخێوم کرد و ئێستا نزیکی تقریباً 4 مانگ و 20 ڕۆژە. بەیانی ئێواران دێم دوو کاتی جیاواز چاودێریانەکەم علەف و گەنمیانە دەمێ ئەگەر نەخۆش بوون دەرمانی پێویستیان دەمێ کەڵەبابی لۆ گۆشتی بەکاردێ مریشکەکەشی لۆ هێلکەی زۆر خەڵک استفادەی لێ دەبینی و کەڵەبابەکەشی گۆشتی تامی خۆشترە لە گۆشتی مریشی دیکە بۆیە خەڵک داواکاریش زۆر لەسەرە خەڵک زۆر بەکاردێنی. داواکاری مەوێ لە حکوومەتی کە یارمەتیم بدا بۆ ئەوەی بتوانین بیمەی کار بۆ هەموو خاوەن پرۆژە بچووکانە دابین کا بتوانێ علەف و یان بتوانێ علەف و گەنممان بۆ هەرزان کەن بۆ ئەوەی بتوانین هەموو گەنجەکان بتوانن هەموو ئەوانەی کە هەم ئەوانش کە ئەو پرۆژانیان هەیە بتوانن پەرە بە ئیشەکەی خۆیان بدەن بۆ ئەوەی زیاتر بەرەو پێش ببن و هەروە ئەگەر حکوومەت یارمەتیشمان بدات زیاترم دەتوانم پرۆژەکەم گەورەتر بکەم بتوانم پێویستی ناوخۆ دابین کرد.